وەزارەتی پەروەردەی عێراق بڕیاری داوە تەنیا لە کەرکووک کچان بۆیان هەیە تاقیکردنەوەی دەرەکی ئەنجام بدەن و بە هەموو جۆرە کوڕان بێبەش دەکرێن لەو تاقیکردنەوەیە. بڕیارەکە چووەتە بواری جێبەجێکردنەوە و هیچ دەرفەتێک نەماوە بۆ ڕەتکردنەوەی یان تانەدان لێی. بەرپرسانی پەروەردەی کەرکووک دەڵێن هەوڵی زۆریان داوە کە وەزارەت لەو برارە پاشگەز بکەنەوە، بەڵام سەرکەوتوو نەبوون. پاساوی وەزارەتی پەروەردە بۆ مەحرومکردنی کوڕان لە تاقیکردنەوەی دەرەکی لە کەرکووک ئەوەیە کە لە 2 ساڵی ڕابردوودا غەش و قۆپی زۆر کراوە لەلایەن خوێندکارە کوڕەکانەوە، بۆیە نایەنەوێ ئەمساڵ بەشداری تاقیکردنەوەی دەرەکی بکەن. ئەو کوڕانەی دەیانەوێ بەشداری بکەن لە تاقیکردنەوەی دەرەکی دەتوانن بچنە شارەکانی سلێمانی و هەولێر یان تکریت بۆ بەشداریکردن لە تاقیکردنەوەکان. لە گرتبوونەوەیەکدا بەشێک لەو کوڕانەی کە دەبێ بەشداری تاقیکردنەوەی دەرەکی بکەن سەرکۆنەی ئەو براری وەزارەتی پەروەردەیان کرد و داوایان کرد هەڵبوەشێنرێتەوە و کاری پێ نەکرێت. ئێمە سەرەتا لە امتحانی دەرەکیەوەیە لەبەرەوەی بەس امتحانی دەرەکی لە شاری کەرکووک ناکرێت لە سەردەم شارەکانی دیکەی عێراق کرێ بەس کەرکووکی گرتوێتەوە بەس قوڕانیشی گرتوێتەوە کچانی نەگرتوێتەوە کچانی احتیاجی توانن بڕۆن امتحان بدەنەوە بەڵام بۆ کوڕان نابێ. زیاتر لە 3-4 ڕۆژە هاتوچۆی تەربیەی کەرکووکەکەین بۆ مەبەستی امتحانی خارجی بدەینەوە. هاتووینە بۆ ئێرە چەندەهای جارە ئەلێ شملی کوڕانی کورد ناکە، یعنی بەس بۆ نسائیە بەس بۆ ئافرەتانە. هێ بۆ کاکە سەبەبی چیە؟ وەڵا تەنها بۆتان هەیە لە دەرەوەی کەرکووک لە محافەزان تر امتحان دەنەوە. لە ڕووی مادیەوە لە ڕووی وەزعی ئەمنیەوە بۆ ئێمە ناگونجێ هاتوچۆ بکەین. لە 2 ساڵی ڕابردوودا تاقیکردنەوە دەرەچەکانی کەرکووک لەلایەن وەزارەتی پەروەردەوە ڕەتکراوەتەوە بە پاساوی هەبوونی قۆپیە و غەشی زۆر لە وەڵامی بەشدار بوواندا. جێگری بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک ئاشکرای دەکات وەزارەتی پەروەردەی عێراق بەنیاز بووە تاقیکردنەوە دەرەچەکانی کەرکووک بە یەکجاری هەڵبوەشێنێتەوە. لە 2 ساڵی ڕابردووە بۆ بەنسبەت امتحاناتی خارجیەوە سەرجەم تاقیکردنەوەکان جگە لە سەرەتایی و پیشەیی هیسەی ناوەندی و 6 ئامادەیی ڕەتکرایەوە و حەزب کرا. تەبیعی ئەمەش حەقێکی زۆری خوێندکاران و قوتابیانی کەرکووک فەوتا بەداخەوە، ینی حەزمانە کرد نیگەرانی لەم بڕیارە، بەڵام ئەوە بڕیاری وەزارەتی پەروەردەی عێراقە کە تاقیکردنەوەی کوڕانی 3 ناوەندی و 6 ئامادەیی ئەنجام نەدرێت. هەرچەندە هیچ بەرپرسێکی وەزارەتی پەروەردە لەو بارەوە لێدوانی ڕسمیان نەداوە، بەڵام لە بڕیارەکەدا ڕوونیان کردوتەوە ئامانجیان ئەوەیە ڕێگە لە قۆپیە و غەشی خوێندکاران بگرن. ئۆژین جۆڵە، NRT کەرکووک.